کامیل محەممەد بۆکسێنەرێکی بەناوبانگە لەسەر ئاستی کوردستان و عێراق. ئەمەی کە بینن کامیلە لە یەکێک لە یاریەکانی ڕابردوو کە ئەنجامی داوە و ستایلێکی جیاوازی یاریکردنی هەیە. هەمیشە کە لە ناو هۆڵەکان یاریەکە هاندێکی تایبەتی خۆی هەیە. زۆربەی جار ئەوێت تەواوی ڕاوندەکە تەواو بکە تا زۆرترین جار توانای خۆی پیشان بە. لە یەکێک لەم یاریانەدا کە ئەنجامیدا ئەم یاری بوو پێم وایە نێوێ زوو یاریەکە کۆتایی پێبێنێ لەگەڵ پاڵەوانەکەیە هەمیشە بەردەوام بوو باڵنیەکرد دەیوەرە بۆکسم لێبە تاوەکو زیاتر ئەم توانای خۆی پیشانی هاندران بۆ لە کۆتاییشدا یاریەکەی بردەوە. ئێستا ئەمە لە فێرگەیەکی وەرزشی بۆکسێنە کار ئەکا و سەرپەرشتی مەشقی چەند پاڵەوانێک ئەکا بۆ داهاتووە خۆیڵێ ئەمانە ببن بە پاڵەوانێک ئاستیان لە منیش باشتر بێت. بینن ئەو فێرگەیە کە کامیل محەممەدی پاڵەوانی بۆکسێن سەرپەرشتی دەکات و ڕۆژانە مەشق بە ئارەزوومەندان و فێرخوازان دەکات. کامیل لە فێرگەکەیدا مەشق بەو منداڵانە دەکات کە تەمەنیان لە 6 بۆ 13 ساڵە. ڕۆژانە بە شێوەیەکی زانستی و ئەکادمی بنەماکانی بۆکسێنیان فێر دەکات. چ کوڕان چ کچان لە فێرگەکەی کامیل لە ژێر سەرپەرشتی ئەم پاڵاوانە وەرزشیە مەشق دەکەن. ئێوێ ئەو ستایلانی کە خۆی بەکاری هێناوە فێرخوازان و منداڵان فێرکات تا لە چەند ساڵی ئایندەدا یاخود لە ئاستە تەمەنە جیاوازەکاندا پاڵەوانی بۆکسێن دروستکە تاکو لە هەڵبژاردە جیاوازەکانی عێراقا وەکو یاریزانی کورد و پێگەشت و لە فێرگەکەی کامیلەوە ببن بە یاریزانی هەڵبژاردەی عێراق.